ناسي أمنها هنجح جكرني فيتامي دنا خويا كرن بيتشاه شوية وين وسكشي جكرني تركتني يا حبيبي جاي كوي اجمع قاعدين كل في هذا في الشغل تفادى ما عمودة كذا ئێمە وەکوی کتیا خوندەوان و جوانە دموکراتی کوردستان ڕۆژاوا هەروەها بافکاریە سنتەرە وەرزش لەوانی هەولێرێ ئەمە ئەڤ چالاکیە هەناکی مامادەکاریە کە سکەچێکە سەر دەربارەی پێشمەرگا و هەناکەیە چاوا هاوکاری بکەن و ڕۆڵا پێشمەرگە بتێت دیار بێ ئینشەڵا چالاکی وەکویلەم و جۆرە جۆرە هەگۆی هەبن ئینشەڵا پێشە ڕۆژێدا گەلێک بەڕامجی داهاتوودا ئینشەڵا وێ هەبن بەناوی خۆی گەورە مێرەبان لە درێژەی کار و چالاکیەکەمان ناوەندی وەرشولاوانی هەولێر بە هاوکار ڕێکخراوی یونیسێف ئەمڕۆ شانۆیەک لەسەر نەبەردیەکانی پێشمەرگەی کوردستان بە هاوکاری یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆژئاوا ساز دەکەین ئەم چالاکیانە بەردەوام دەبێت بۆ ماوەی مانگێک هیوادارم لە داهاتوودا چالاکیەکان بەردەوامتر بن ئیرۆم gelekî kêfxweşin yekîtiya xwendevana li dervî kampeyê çalakî xwe kartînê û em gelekî kêfxweşin îro me milatê xwe li vê dirê dît îro weke yekîtî û xwendevan û ciwanî Demokratîk Kurdistan Rojava em vê çalakî rabûne bo xatirê hindekî meşaklê xorta meşaklê mujtema êgo çê dibin me digotin divê em hindekî ev çalakiya hinê me çêkiriye ji bo hindek alem خەلکی ما زانبن ئینۆ چێ مشکلە چێ دبن وەضعی خۆرتا وەضعی خوندەوان